باڤڵتاڵەبانی ڕایدەگەیەنێت لە 2 ساڵی ڕابردوودا یەکێتی لەسەر کۆی پرسەکان سیاسەتی حەکیمانە و واقعی پەیڕەو کردووە و ئێستاش ڕێکەوتنی سیاسی بە گرنگتر دەزانێت لە پۆست و دەستکەوتی حیزبی. بە میوانداری باڤڵتاڵەبانی ئەنجومەنی ناوەندی یەکێتی کۆبووە و بە پێی ڕاگەیەندراوی کۆبوونەوەکەش تێیدا گفتوگۆ کراوە لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و پرسی کەرکووک و پەیوەندی هەولێر و بەغداد. لەو کۆبوونەوەیەدا زوبێر عوسمان جێگیری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی بە راپۆرتێک دیدگای ئەنجومەنی ناوەندی یەکێتی خستە ڕوو کە پشبەستوو بوو بە سیاسەتی حەکیمانەی سەرۆک مامجەلال بۆ کۆی پرسەکان. لە کۆبوونەوەکەدا باڤڵتاڵەبانی ڕایگەیاند بۆ یەکێتی ڕێکەوتنی سیاسی لە پۆست و دەستکەوتی حیزبی گرنگترە. ئەو ڕێکەوتنەش کراوەتە مەرج چونکە پێمان وایە کاتی گۆڕانکاری ڕیشەیی هاتووە لە کۆی جومگەکان و ئەمەش تەنها بە دروشم و قسە نابێت بەڵکو لە واقعدا بەرجەستەی دەکەین. ڕاشیگەیاند بۆ وڵاتانی دنیای دەرەوە و وڵاتانی زلهێزی جیهان و ناوچەکەش دەرکەوت یەکێتی لە 2 ساڵی ڕابردوودا لەسەر کۆی پرسەکان سیاسەتی حەکیمانە و واقعی پەیڕەو کردووە. بۆیە ئەمڕۆژ پێشنیار و بڕیارەکانمان لەسەر ئاستی ناوخۆی و عێراق و ناوچەکە گوێلێگیرا و سەرچاوی بڕیارە استراتیژیەکانە. لەبارەی کەرکووکیشەوە باڤڵتاڵەبانی وتی کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە، بەڵام قودسی کوردستانە و بە هیچ شێوەیەک سازش ناکرێت لەسەر پرسی پارێزگار کە پشتی کووردە و لە نێویشیدا پشتی یەکێتی دەبێت و ئەوەش قابیلی هیچ جۆرە گفتوگە و سازشێک نییە و قۆناغێکی نوێژ بۆ کەرکووک بەڕێوەیە. لەسەر پرسی پارێزگار و مافەکانیشمان هیچ تەنازولێ ناکرێت و نەشمان کردووە. لەبارەی یەکێتیشەوە ئاماژەی بەوە کرد سەردەمی پاشکۆیەتی تاگلایەنی تەواو بوو، یەکێتیش یەک بڕیاری هەیە و کۆنگرەی نوێبوونەوەش دەبەستین و دەبینە خزمەتکاری خەڵک. بەرنامەیەکیش جێبەجێ دەکەین بۆ ڕێخستنەوەی کاروباری ڕێکخراوەیی و پاداشت و سزاش دەکەینە پێوەری کارەکانمان و یەکێتیش پاشکۆی هیچ حیزبێک نییە و خاوەنی بڕیاری ڕاست و دروستی خۆی دەبێت. لەبارەی بەغداد و پێشهاتەکانی ناوچەکە و سیاسەتی گۆڕاوی نێودەوڵەتی بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوڕاستیش باڤڵتاڵەبانی هەڵوێستەی کرد و وتی یەکێتی سیاسەتێکی هاوسەنگ و واقعی پەیڕەو دەکات کە بە قازانج و زیاتر بەهێزکردنی پێگەکەمان بشتێتەوە لە کۆی گۆڕانکاریەکانیش وەک کورد براوە بین و قۆناغی بڕیاری تاگلایەنەش بەسەر چوو.